منداڵێک کە تەمەنی 4 ساڵان بوو خەریک بوو لەسەر باڵەخانەیەکی بەرزەوە بکەوێتە خوارەوە و قۆڵە بچووکەکانی توانای ئەویان نەبوو بەرگی کاتی زیاتر بگرن لەسەر لێواری بەلە کۆنەکە و ئەگەر بکەوتایەتە خوارەوە زۆر زەحمەت بوو لە ژیاندا بمێنێتەوە. بەڵام لە ناکایەکدا شتێکی زۆر سەیر ڕوویدا. کەسێکی بێهیوا لە ژیان کە وڵاتەکەی خۆی بەجێ هێشتە بوو و هاتبوو بۆ سەردانیکردنی فەڕەنسا کەسێکی چاونەترس بوو کە پێیان دەگوت مەمادۆ کاساما کە تەمەنی 22 ساڵە و خۆی خەڵکی مالیە لە ئەفریقیا کارێکی زۆر پاڵەوانانەی ئەنجامدا. ئەم گەنجە بەبێ ئەوەی 2 جار بیر بکاتەوە کارێکی سەرکێشانە و پاڵەوانانەی ئەنجامدا. کاتێک مەمادۆ ئەو منداڵی بینی لە ترسا دەگیرێت و هاوار دەکا بیری لە شتێکی ترسناک کردەوە هەتا ڕێگری لە کەوتنی منداڵەکە بکە بەبێ ئەوەی بیر لە خۆی بکاتەوە. دەستی کرد بە سەرکەوتن بەسەر باڵەخانەکەدا و یەکە بە یەکی بەلەکۆنەکانی دەبڕی و ئەو شتەی وای لێ دەکرد بەردەوام بێت لەسەر کارەکەی بریتی بوو لە خۆشەویستی و دڵسۆزی بۆ گەشتن لە کاتی پێویست و ڕزگارکردنی منداڵەکە بەبێ گوێدانە مەترسی ئەو کاری کە ئەنجامی دەدا و نیشاندانی هێزەکەی مەمادۆ توانیتی لە کاتی خۆیدا بەسەر باڵەخانەکەدا سەر بکەوێ و خۆی بگەێنێتە لای منداڵەکە و بێگومان ئەویش لەگەڵ فیکە و چەپڵەکان و هاندانی لەلایەن خەڵکەوە و لە کۆتا ساتەکاندا مەمادۆ توانیتی منداڵەکە ڕزگار بکات و لەو شوێنە مەترسیدارە دووری بخاتەوە. مەمادۆ بوو بە پاڵەوان لە بەرچاوی زۆرێک لە خەڵکیدا بەڵام بەلای خۆیەوە سەرکەوتن بەسەر زیاتر لە 14 مەتر گرنگ نییە. ئەویش لەسەر ڕزگارکردنی ژیانی منداڵێک کە تازە چاوی بە ژیان هەڵهێنا بوو و ئەو کاری کە ئەنجامی داوە زۆر کەمترە لەسەر ئەو شتانەی لە کاتی هاتنی بۆ فەڕەنسا تووشی بووە. ئەم گەنجە خەونی ئەوەی هەبوو کە ژیانێکی باشتری دەست بکەوێ وەک لەو ژیانی کە لە ئەفریقیا بەسەری دەبر بۆی ڕووی لە فەڕەنسا کرد هەتا کارێکی باش بدۆزێتەوە و بتوانێت بژێوی ژیانی دابین بکە. بەڵام بەداخەوە بۆ بەدیهێنانی ئەو خەونە پێویستی بە قوربانی دانێکی زۆر بوو و ئەنجامێکی وەهای بەدەست نەهێنا کەوای لە مەمادۆ کرد بێهیوا ببێت لە ژیان و باسی ئەوەشی کرد کە مردنی هەندێک لە هاوڕێکانی لە بەرچاویدا زۆر کاری لی کردووە و گوتی هەرگیز ناتوانم ئەو دیمەنانە لە خەیاڵمدا بسڕمەوە. بەڵام ئازایەتێکی و خۆشەویستێکی بۆ خەڵکی سواردەوری وای لێ کردووە کەسێکی تایبەت بێ و فەرمون ئەوەش ئەنجامەکەیەتی بەهۆی ڕازگۆی و دڵپاکێکی خودای گەورە پاداشتی دایەوە و بۆ هەتایە ژیانی گۆڕا چونکە ئیمانوێل مەکرۆن سەرۆکی فەڕەنسا گرتە ڤیدۆکەی ئەم گەنجەی بینی و گوێی لە چیرۆکی ژیانی کرد و ڕاستەوخۆ ناسنامەی نیشتە جێبوونی فەڕەنسی پێی بەخشی هەروەها دەستخۆشیەکی گەرمی لێکرا بۆ کارە پاڵەوانێتی کە ئەنجامی دابوو. هەروەها لە دوای ئەو چاوپێکەوتنا لەلایەن بەشی کارگێری ئاگرکوژێنەوە لە شاری پاریس بانگێشت کرا و داوایان لێ کرد کە لەلایەن ئەوان وەکو کارمەندێکی ئاگرکوژێنەوە کار بکە و بەو جۆرە دەتوانێت بەردەوام بێ لە ڕزگارکردنی ژیانی مرۆڤەکان و جیاوازی لە جیهاندا دروست بکە و خەڵکیش گوێ لە چیرۆکەکەی بگرن و چاوی لێ بکەن لە ڕزگارکردنی ژیانی مرۆڤەکاندا. مەمادۆ بوو بە پاڵەوانێکی نوێ لە فەڕەنسا و ئەوەشی سەلماند کە بۆ ڕزگارکردنی ژیانی مرۆڤەکان پێویست بە ماسوولکە و هێزێکی خەیاڵی نابێ بەڵکو تەنها پێویست بە دڵێکی گەورە دەبێ کە لە ئاڵتون دروستکرابێ و پڕ بێ لە سۆز و میهرەبانی هەتا سەرکەوی بەسەر ترسەکانتدا و هەمیشە ئامادەبی بۆ بەخشینی گیانی خۆت لە پێناو یارمەتیدانی کەسانی شایستە و ڕزگارکردنیان لە مردن. بۆیە هەر کاتویست گۆڕانکاریەکی گەورە لە ژیانت دروست بکەی ئەوە هاوکاری کەسانی شایستە بکە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بە دەستان و لە بیرشتانەسێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدۆیەکتان بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.